من سوزان جەمالم ماوەی 16 ساڵە لە کەردی تەندروستی کارەکەم لە بواری مختبەرە و ماوەی 5 ساڵە لەم بوارە کارەکەم کەڵەشاخ و دەرزیاژین و مەساجە. من پێشتر لەگەڵ کارباراما بووم لەوێ ئیشم ئەکرد. هەستم کرد ئەمە بوارێکە زۆر زەڕورە بۆ خانمان بە تایبەتی لەبەرەوەی بە بەردەوامی لە گۆڕانی هۆرمۆنان و بە بەردەوامی لە سترێس و مادووبوونێکی زۆران چی جای لە دەرەوە کار بکەن یاخود لە ماڵەوە کار بکەن. بۆیە لێوە دەستم پێ کرد و دوای بیرۆکەی ئەوم بۆ هاشوێنێکی تایبەتم هەبێ بە تایبەتی بۆ خانمان بێ و تەنها ئیشی خانمانی تیا بکرێت. هەستم کرد زۆر زەڕورە بۆ ئێستای ئێمە. بە خۆشحاڵیەوە خانمان پێشوازێکی زۆر گرمیان لێکرد زۆر بەلایەنەوە خۆش بۆ چکە لە شوێنەکە ئاسوودەن لەبەرەوەی تەنها ئەو کاتە تایبەتە بێ بە خۆیان و تەنها خۆیان لێرە ئەبن و تەنها ئیش بۆ خۆیان ئەکرێت بەبێ ئەوەی هیچ دوودڵیەکیان هەبێ لە شوێنەکەش و لە ئیشکردنەکەشە. ئەو کەسانەی کە هەست بە ترسەکەن دوای ئەوەی کە کەڵەشاخەکەیان بۆ ئەکرێت لە دوایڵێن ناوەڵا هیچ پێویستی بۆ ترسە نەئەکرد بەڕاستی ئازارێکی وای نییە. هەنێ شوێنمان هەیە ئازاری هەیە من پێشوەختە هەنێکیان ئاگدار ئەەکەمەوە بەڵام لە ڕاستیە ئازارەکەی ئەوە نییە لی بترسی. زۆر گرنگە ئەوانەی کە کەڵەشاخ ئەنجامن کۆمەڵێ شیکاری تاقیگەیی هەیە بیکەن. یەکێک لەوانە خۆزگە ئەبووە باو پێش کەڵەشاخ هەموو کەسێ فەحسی ڤایرۆساتیە کرد چکە ڤایرۆساتەکان لێرەیە زۆر گرنگە باشە لە دوای ئەوە ڕێژەی خوێن زۆر گرنگە بزانین ڕێژەی خوێنی چۆنە ئەجا دواتر بۆچی مەبەستێت دێ کەڵەشاخ ئەکات و کۆمەڵی فەحسی تر هەیە پێش کەڵەشاخ چکە هەموو کاتێک زانینی هۆکاری ئازار و نەخۆشیەکە هاندەرە بۆ ئەوەی زووتر چارەسەر بکرێت. کەڵەشاخ زۆر گرنگە لە ئێستایان زۆر گرنگە چکە ئێمە کاتێککە بڕین ئەکەین ئەم بڕینە ئەبێتە هۆی وروژاندنی کۆمەڵێک مادە بۆ نمونە دۆپامین ئەنتەرفیرۆن نایتری ئۆکساید ئەمانە کۆمەڵی مادەی تریشن هەریەکان پەیوەندی بە شتێکەوە هەیە هەریەکان مادەیەکن کار لەسەر شتێک ئەکا لە جسمە تۆ کاتێک کە برین دروست ئەەکەیت و کەڵەشاخ ئەەکەیت وەک وایە دەرگای سەیدەلی جسم بکەیتەوە یعنی دەرگای سەیدەلیە ئەەکەیتەوە کە تۆ پێڵی وەرە تۆ ئەم مادانە بۆ من بڕژێنە یان مەناعی ئینسان بەرزەکەیتەوە تۆ وا ئەەکەی کە تۆ برینێک لە شوێنێکا دروستەکەی بۆ مەبەستێکی دیاریکرا بۆ نونە بۆ ئازارێکە بۆ نەخۆشیەکە تۆ وا لێ ئەەکەی مەشک هانەدەی بۆ ئەوەی کە بێتە ئەو شوێنە هەموو مادەکان لەوە کۆ بکاتەوە بەرگری ئەویا بەقوت بکە بۆ ئەوەی چارەسەری بکە یعنی لە ئێستایا کەڵەشاخ زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئافرەت لە ئێستای ئافرەت کۆمەڵێک کێشەی زۆر گەورەی هەیە لەوانە تێکچوونی هۆرمۆنەکانە ڕاستە ئێمە هەتا ئەم دەقەیە هیچ بەحسێکمان نییە 100% ئەکید بکاتەوە لەوەی کە کەڵەشاخ بەڵێ چارەسەری ئەمە و ئەوە ئەکا ئێمە بەحسمانیە 100% ئەکی کاتەوە بەڵام بەپی ئەموو ئەو کەسانەی کە ئەم تەجروبەی ئیشکردنیان هەیە نەتیجەی زۆر باشی داوە لە زۆر کەسە کە چارەسەری بەڵێ کردووە بەڵام ئەم نەتیجەیە گشتگیر نییە یعنی ناتوانانی فیدباکی کەسێک بۆ کەسێکی تر هەماشت بڵێ ئەمە چارەسەری کردو بۆ کەسێکی تریش هەماشت ئەبێت بەڵام بەڕاستی زەڕورە بۆ ڕێکبوونەوەی هۆرمۆن بۆ چالاکردنەوەی هێلکەدان بۆ غوودەکان بۆ یعنی ئەتوانی بڵێ تا حدێکی زۆریش لەگەڵ چارەسەرە پزیشکیەکانە ئەبێتە تەواوکەری. زۆر گرنگە کاتێکە لە بوارێکە ئیش ئەەکەی کە پەیوەندی بە بڕین و بەخوێن و ئەمانەوە هەبێ شارەزاییەکی تەندروستیت هەبێ یاخود تۆ هیچ نەبێ شەهادەیەکی لایەنی تەندروستیت هەبێ کە بتوانانی بزانی پرۆسیجەری ئیشکردنەکان چۆنایە لەکوێ دەست پێ ئەکە ئەگا بە کاریگەری لەسەر چی ئەکە و ئایا پاکوتەمیزیەکان زۆر گرنگن تۆ لایەنی تاقیممان هەیە ئێمە کەڵەشاخ وەکو ئەمەلیاتێکی بچووکە یعنی بۆچی پێڵێن ئەمەلیاتێکی بچووکە چکە تۆ بڕین و خوێنی تێ ئەکەوێ ئەمەش زۆر گرنگە بزانی معاملەی لەگەڵا بکەی لەبەرەوە لایەنی تەندروستێکە وەکو پاکوتەمیزی زۆر گرنگە لەم ئیشەیە دواتر شەهادە و بواری شەهادەکانت زۆر گرنگە هەموو کەس ناتوانێت کەڵەشاخ ئەنجامدان بێگومان بەڵام وەکو با بڵێن ئەوەی کە باسی لێوە کراوە و ئەوەی خۆمان ئەیکەنوانە لە سەر و تەمەنی باڵغبوونەوە ئەتوانرێت کەڵەشاخ بکرا بەڵام ئەوش بە پێڕاوێژ ئەبێ یعنی ئەوەش بە هەموو کەسێک ناتوانێت بیکات.
بۆ ئەوانەی کە حەزەکەن بەپێی ڕۆژە سونەتەکان بێ بۆ دووشەمە و سێشەمە و پێنجشەمانی هەفتە یان حەبۆ 1920 مانگی عەرەبی بێت کە ئێماڵێن ڕۆژە سپیەکان باشتر وایە بەیانیان زوو بێ و نان نەخۆن خۆیان نەشۆن خۆشیان هیلاک نەکەن بەڵام بەپێی زانستی سەردەم ئەڵێ هەر کاتێک تۆ ئازار و نەخۆشیت هەبوو ئەتوانی کەڵەشاخکەی بەمەرجێ خوێنت کەم نەبێ و سەعات و نیوێکیش بێ جگە لە ئەو شلەمەنی هیچت نەخواردبێ یعنی زانست ئەڵێ تۆ هەر کاتێ ئازار و نەخۆشیت هەبوو توانین کەڵەشاخ بکەین بەڵام وەکو وەرزەکان وەرزی ئێمە بەعام با بڵێن وەرزی بەهار ئەڵێن وەرزی خوێنجمانە وەرزی بەهار باوە کە خەڵک کەڵەشاخی تێکە بەڵام هەموو وەرزە گرنگی خۆی هەیە هەموو وەرزێک تایبەتمەندی خۆی هەیە کە کاتێک کەڵەشاخی تیاکەی بۆ نمونە ڕاستە بەهاران خوێنجمانە کەڵەشاخ بکەی ئەو پەستانە زۆر ئەو بێهێزی بێتاقەتیە کەمە بێتەوە هاوینان فشارتدا ئەبەزێنێت تووشی دەمارگیری و عەساب نابی زستانان مەناعەت بەرزەکاتەوە یعنی بەرگریت زۆر بەهێز ئەبێت دژی ئەو پەتاوەرزی کە دێت لە سارد و سەرمایە یعنی هەموو وەرزە گرنگی خۆی هەیە هەمانەت لە ڕووی تەندروستی و زۆر باشە حەزەکە ساڵانە وەکو سونەتێک بیکات کەڵەشاخ بکات ئەگە ساڵی جارێک بێ یان دوو جار بێ ئەویش لە وەرزی بەهارایە و لە ڕۆژە تاکەکانایە لەبەر تەندروستی خۆیان کە هەست بە باشبوو نەکەن و هەم سوودەکەشی خۆی گەورە لە ئاەت کا فەرمە وەما ئاتاکم ڕەسوول فەخوزوه وەما نەهاکم عنه فەنتەهوا واتە خۆی گەورە پێمانە فەرمیێ ئەوەی کە پێغەمبەرتان صلی الله علیه وسلم درود خوای لەسەر بێ کە پێی وتون جێبەجێکەن ئەوەی نەهی لێ کردووە و دوورکەونەوە لێ لە ژێر ڕۆژنایی ئەم ئاەتی خۆی گەورەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت خەیر ما تداویتم به الحجامە واتە باشترین چارەسەرێک کە تۆ بیکەیت کەڵەشاخە و شیفاش لە کەڵەشاخایە شێوازی ئێمە سەردەمیانەیە چکە بۆ سەردەمی ئێستا و لەبەر بوونی کۆمەڵە نەخۆشی گوازراوان ئەبێ شتەکان فڕێ بدرێن هەمویان دیسپاسبڵ بن ئەم ئەشیانە کە بڵێن بۆ کەسێک کە بەکارەهێنرێت پێش هەر چارەخوازێک لە سەرەتا هاتنیەوە هەتاوەکو کۆتاییەکەی هەمووی ئەبێ پاکرێتەوە و ئەوانی کە بەکار هاتۆ بە تایبەتی کوپ و با بڵێن شفرە و شفرەی تۆبی ئەوانە کە بەکارەهێنرێ هەمووی ئەبێ فڕێ بدرێن بۆ نمونە ئەو کوپ و شتانێک کە لە زووە بەکار هاتووە فڕێ نەدراون دووبارە کوڵەنراون یا بەڕێگەی لە ڕێگاکان تاقیم کراون پاکراونەتەوە بەکار هاتوونەتەوە یان بۆ نمونە بۆ پەستانی کوپەکان بۆی با بڵێن هەوای ناو کوپەکان دەربکرێ ئەگریان بەکارهێناوە ئێستا ئەو شێوازە بەکارەهێنرێ بەڵام زۆرتر بۆ مەساجی کەڵەشاخ بەکارهێنرێ بە کوپ کە بتوێ کوپێک بکەی بۆ مەساج بە شێوازی مەساج بەکارهێنرێ بەڵام زیاتر بۆ ئەوەی کە بڕینی تێ بکەوێ ئێمە دەماچەی تایبەتی هەیەەوە بەکارهێنین شوێنی برینەکان زۆر نامێنێتەوە یعنی تقریبا 24 ساعت بۆ 10 ڕۆژێک چکە بەپێی پێست و حاڵەتی کەسەکان ئەگۆڕێ بەڵام ئەکسەریەت زۆر نامێنێتەوە لە دوای ئەو کۆمەڵی ڕێنمایی هەیە کە ئێمەین بە چارەخوازەکان جێبەجێیەکەنەوە هیچ کێشەیەکیش دروست ناکات جۆرەکانی کەڵەشاخ زۆرن بەڵام ئەوەی کە زیاتر بەکار ئەهێنرێت جۆری کەڵەشاخی تەڕە ئەمە بۆ کۆمەڵی حاڵەت ئەبێ و جۆری کەڵەشاخی وشکە ئەمەش بەپێی چەند حاڵەتێک ئەبێ و بەتایبەتی ئەوانی کە یاری ئەەکەن یا تەشەنجاتێکی ماسوولکەی زۆر قورس و قوڵیان هەیە ئێمە چەند بیرۆڕایەکی هەڵە و باومان هەیە بەڵام یەکێک لەوانەی کە زۆر باوە ئەڵێن هەتاوەکو ئافرەسووڕی مانگانە بشوە نابێت کەڵەشاخ بکە ئێمە لە ڕووی زانستیەوە کە با بڵێن لێکۆڵینەوەی لەسەر کراوە چەند خوێنێکمان هەیە بۆ نمونە ئەو خوێنەی کە لە دەمارەکانەوە دەرەکرێ و ئەبەخشرێت ئەو خوێنەی کە لە کات سوڕی ماگان دێتە دەرەوە و ئەو خوێنەی کە لە ڕێگەی کوپی کەڵەشاخەوە دێت ئەمە هەرسێکیان لە یەکتری جیاوازن و هەر یەکەشیان پێکهاتەکەیشی جیاوازە خوێنی کەڵەشاخ خوێنێکە زۆر جیاوازە لەوانەی تر هەموو پێکهاتەی خوێنی کەڵەشاخەکە بریتە لە خوێکان نیکۆتین ئەخوڕۆکە سوورەکانی کە بەتەمەن و تێک شکاون کە جارێتر لاشەمان ئیسفادەی لێ ناکاتەوە لەگەڵ کۆمەڵێ مادەی ژەهراوی و شتی تریشایە باشە ئەمە لە ناو ملولە وردە زۆر ملولەی وردی
پێستا ئەنیشێت کە سوڕی خوێن تایە خاوە و ئەبێتە کۆمەڵێک ئازار هەنێ جار نەخۆشیش ئێمە ئیش لەسەر ئەواکەین ئەو خوێنە دەربچێت و کەمیەتی ئەو خوێنی دەریشەچێ هیچ گرنگ نییە یعنی ئەگەر 2 دڵۆپ دەرچێت و ئەگەر کەمێک زۆرتریش دەرچێت هیچ کێشەیەکی نییە زۆر گرنگە ئەو کەسانەی کە ئازاری ماسوولکیان هەیە التیهاباتیان هەیە شەقیقەیان هەیە زۆر گرنگە ئەوەنی ئێستا بیرم بێ ئەمانە بە بەردەوام بن لە کەڵەشاخ من زۆر چارەخواز دێن پێیانەڵێم کۆمەڵی ڕێگەی گرتوۆتە بەر سوودی نەبووە ئەڵێم تکایە ئەوەی ویستت کردوتە سوودی نەکوە دیا دەرەنجامێکی باشی نیاوبێت دەست بگرە بە کەڵەشاخەوە هیچ زەرەرێکی نییە لە شوێنێکی پاکا بیکە و لەگلای کەسێکی شارەزا بیکە هیچ زەرەرێکی نییە یعنی بگرە ئەگەر سوودی شێوێت تۆ هەستی پێ نەکەی سوودەکە لە ناوە ئیشی خۆی ئەکە کەڵەشاخ لە ناوە ئیشی خۆی ئەکە بینە سەر بابەتی شێلان و مەساج کێن ئەوانەی کە شێلان و مەساج زۆر داواکەن زیاترن ئەوانن کە ئیشی هەم دەرەواکەن هەم ماڵەواکەن تووشی ئازارێکی بە قوتی شانومل ئەبن یاخۆ قاچ ئەبن یا ئەرقنیسا ئەبن ئەمانە زیاتر پێویستیان بە مەساجە و بە پێی حاڵەتەکانیش ئەگۆڕێ زۆر جار پێویستیان بە مەساجی شەو بە کەڵەشاخیشە هەردووکی ئەبێتە تاواکەری یەکتری زیاتر ئەو خانمانەی کە تووشی ئازاری ماسوولکەی ئەبنەوە دێنداوی بڵن مەساج ئەکەن شێوازی مەساجکردنەکەش بە دەسە و بە کوپی کەڵەشاخە تەنها ئەوەیە دوای مەساج ئەبێ زۆر ئاگداری خۆیان بن خۆیان ڕاستەخۆ بەرنەدەنە بەر هەوا و ئیشکردنی بخوات خۆیان هیلاک نەکەن هی زۆر گرنگە تەندروستیانە بشەلرێن چکە مەساج ئەویش هەر زانستێکە تۆ ئیش لەسەر ماسوولکە ئەەکەی یعنی ئەبێ بزانی کوێ چ ماسوولکەیەکی تایە ئاراستی ماسوولکەکە بۆ کوێوەیە و لە کوێشە ئەو ماسوولکەیە تووشی گرژبوون بووە یعنی ئەو ماسوولکەیە لە هەنێشەنە وەکو گرێگرەی لێیە تۆ ئەبێ بە شێوازێکی ئەوە نەزانستیان دەبیکە ئەم گریانە خاو بکەیتەوە یعنی نابێتەوە یەکسەر هەر چۆنێک ئازارت هەبوو یەکسەر بچیت بڵێ ئاوەرە توخوا تۆزێت بمشێلە زۆر جار باش ئەبێ بەڵام لە دوایە تووشی ئەها قورساییەک و ئازار ئەبێتەوە ئەگەر بێت و بە شێوازێکی زانستیانەوە لێزانانە نەکرا دواتر ئێمە هەر ئەگەڕێنەوە بۆ سەرچاوەی پزیشکیەکان بۆ دکتۆرە بەڕێزەکان لەبەروی ئێمە کاکتێک کە کارێک ئەەکەین و بڕیاری کەڵەشاخ بۆی کێک ئەدەین لەسەر ئەو وانەیە کە پێشبەختە چۆتە لای دکتۆرێکی ئەخسایی کۆمەڵە شتی پێوتوە یان نەخۆشیەکەی دیاری کردووە ئەمە کەڵەشاخ ئەبێتە تەواوکەرێکی لایەنی پزیشکیەکە